پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانی کردووە کاتێک بچین دەست بە ئاو بگەێنین دەفەرمێ ستر ما بين أعينكم وأعين الجن بسم الله تعالى بۆ ئەوەی ستر بن لە نێوان ئێوە و جنۆکە چونکە ئینسان کە چووە سەر ئاو ڕوتە بێتەوە بۆ ئەوەی لە شەیطان پارێزراو بن ئەوانش تەماشای ئێوە نەکەن بسم الله بکەن ئەوجا بەر لەوەی بچنە ژوورەوە بڵێن أعوذ بالله من الشيطان من الخبث والخبائث اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث پنا بگرە خوای پەروەردگار لە شەیطانەکانی نێر و مێ چونکە شەیاطینیش نێر و مێ هەیە وەکو ئینسان ئەوانەشی کە ئاشنا سەراوە یان نێرە یان مێیە بۆ ئەوەی پارێزراوبی لە شەیطان دەست لێ نەوەشێنێت چونکە زۆر جار خەڵکانێک هەیە چوونەتە سەر ئاو تووشی زیان بوونە تووشی ناڕەحەتی بوونە یان زۆر جار کابرا لە حەمامە ئەم دوعایانەی نەکردووە جنۆکە دەستی لێوەشاندووە هۆکارەکەشی چییە غافڵ بووە لە یادی خوای پەروەردگار ئەم دوعایی نەکردووە بۆیە ئەم دوعایە بخوێنن بڵێن بسم الله بەر لەوەی بچتە ژوورەوە اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث خوایە لە شەیطانی نێر و مێ بمپارێزە ئەو کاتە خوای پەروەردگار ئەتپارێزێت